ماڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری ڕایدەگەنێت کە هیچ لان و دامەزراوەیەک مافی ئەوەی نییە داوای ژمارەی کارتی دەنگدان لە فەرمانبەران و ئەندامانی خێزانەکانیان بکات. داواش لە کۆمیسیۆن دەکات بە خێرایی بێنە سەر هێڵ. ئەمڕۆ لە ڕوونکردنەوەیەکدا مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری کوردستان ڕایگەیان کە چەند ڕۆژێکە لەلایەن چەند دەستگا و فەرمانگەیەک لە سنووری قەزای شەقڵاوە فۆرمێکیان بڵاو کردوتەوە بەسەر فەرمانبەران کە داوای ژمارەی کارتی بایۆمەتری دەنگدانی ئەندامانی خێزان و کەسوکاریان دەکات. ئەمەش بووە مای نیگەرانی فەرمانبەران. لە ڕوونکردنەوەکەدا هاتووە کە ئێمە لە مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری کوردستان ئیدانی ئەم کارە دەکەین کە پێچەوانی یاسا کار پێکراوەکان و پێشێلکردنی ئاشکرای ئازادی دەنگدەر و بە پێی یاسا هیچ کەسولایەنێک وا دامەزراوەیەک ئەو مافەی نییە. ماڵبەندی سۆرانی کۆمەڵ داوای لەلایەنە پەیوەندیدارەکان و کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق کردووە بەزووی بێنە سەر هێڵ و لێپرسینەوە لە ئەنجامدەرانی ئەم کارە بکەن. ڕەشیگاندووە کە ئاگاداری هەموو دەنگدەران دەکەین بەم کارانە فری و نەدرێن چونکە هیچ لایەن و کەسێک ناتوانێت نهێنی دەنگدان ئاشکرا بکات. ئەمەش لە دوای ئەوە هات کە دوێنێ کەناڵی پەیام بڵاوی کردەوە لە سنووری قەزای شەقڵاو و فۆرمێک بەسەر قوتابخانەکاندا دابەش کراوە بۆ ئەوەی کە مامۆستا و فەرمانبەران ژمارەی کارتی دەنگدانی خۆیان و ئەندامانی خێزانەکانیان و تەنانەت خەسوو خەزوریشیان تیایدا بنووسن.